ئێستاش ئەچینە لای هەواڵێکی دیکەمان دوای ماوەیەک چاوەڕوانی دوای ماوەیەک وەستان لە بڵاوکردنەوەی بەرهەم لە کۆتاییەکەیە هونەرمەند کامەران عومەر بەرهەمێکی نوێی بە ناوی سووتانی عەشق بڵاو کردەوە و ئەم بەرهەمە هی دەستگای میدیای کورساتە و بەرهەمەکە گۆرانیەکە کە پێشووتر بڵاوی کردوتە ماوەیەکی زۆر بڵاوی کردوتە بەڵام لە ئێستادا بە بەرگێکی نوێوە پێشکەش بە هەوادارانی خۆی کردووە هەروەها ئەم بەرهەمە ئاواز و میوزیکی کاروان باڵەبانە و هۆنراوی تەها حاجی مەحموودە و وەکاری وێنەگرتن و دەرهێنانی ڤیدیۆ کلیپەکەش لەلایەن بەرزان شاکارەوەی کە کاک بەرزان یەکێکە لە کارمەندەکانی دەستگای میدیای کورسات لە کارمەندە چالاکەکانی دەستگای میدیای کورسات و بڕیاریشی داوە کە ئەم هونەرمەندە بەم زوانە لە نزیکترین کاتدا یەکێک لەو بەرهەمە جوانانەی کە کاتێک ئێمە گوێبیستی ئەبین ڕاستەوخۆ وشە بە وشوی گۆرانیەمان لەبەرە ئەویژۆ بەرهەمەیەتی کە بەناوی خوا ئەوە بگرێ والێکی کردین بڕیاری داوە لە داهاتێکی نزیکە ڤیدیۆ کلیپ بۆ ئەم بەرهەمە ئەنجام بدات و ئێمەش هەڵ لە ڕێگەی کورسان مەگەزینەوە بێگومان باس لە ئەم بەرهەماکەین و بە ئێوە نیشانەین جا هاوکارمان سۆنیا لەگەڵ ئەم هونەرمەندەیە دواوە لەگەڵ هونەرمەند کامەران عومەرا دواوە و باسی لە ئەم بەرهەمە نوێی کردو بە ناوی سووتانی عەشق و باسێکیشی لەو ئاسەنگانە کردو کە وەکو هونەرمەندێک دێتە بەردەمی. مامۆستا چی دەڵێ دەربارەی نوێترین بەرهەمە؟ ئەم بەرهەمە نوێ نییە تەمان ئەمە 2000ەکان تۆمارم کردووە سووتانی عەشق ئەمە ئامادەکردن و ئاوازی مامۆستای بەڕێز کاک کاروانی باڵەبانە و هۆندراوەکەشی مامۆستای بەڕێز تاهای حاجی مەحموود ئەمە ساڵەکانی 2000 تۆمارم کردو و ئێستا لە کورساتی خۆشەویستەوە خەریکی کلیپەکەی. وەکە دەزانی پێمان ناوتەنەوە ساڵی نوێەوە کامەران عومەر چ پەیامێکی هەیە لە ساڵی نوێ بۆ هەوادارانی؟ پیرۆزبایی سەری ساڵی نوێ 2026 لە هەموو هەواداران و دۆستان و خزمانی خۆمەکەم لە هەر شوێنە بن و لە هەر چوار پارچەی کوردستانیش بێ مای خێر و خۆشی و بەرەکەت بۆ هەموو لایەک و بەرەشی ساڵ ئینشاڵڵا. مامۆستا بە دەرفەتە بزانم پلانی تۆ بۆ ساڵی 2026 چییە و پێتان وایە بتوانن بەرهەمی زیاتر پێشکەشی گوێگران و هەوادارانی کامەران عومەر بکرێت؟ وەڵی پلان زۆرە بەرهەمی نوێشم هەیە بەڵام خۆ دەزانی تۆزە زروفەکە چۆنە زاییدەن ئێمە ئەبێ سپۆنسەرێکمان هەبێ وەختە ئەتوانین هەموو شتێک بەدڵی جۆگرانی خۆشەویست بێت. ڤیدیۆ کلیپەکە ئێستا بینیمان کە خۆت بۆ دوجار سێری ڤیدیۆ کلیپەکەت کردەوانێ ڤیدیۆ کلیپەکەت بەلاوە چۆنە؟ کاک بەرزانێکێکە لەوانەی بەڕاستی وردە زۆر وردە و بەڵێ زۆر تۆزە حەزێتی شیام دووسێ مانگوەرە و بڕۆ و بیێنەوەمانە بەڕاستی حەز بە ماندووبوو ناکەم چونکە بۆ لێ ڕابینم کە ئیشێکە خۆی زۆر بەدڵی نەبێ هەر ناڵێ خۆشم ببینم لێرەوە سپاسیەکەم بۆ ئەو بۆ ئەوانی کە لەگەڵیشیت و بۆ لە کورساتیش و بۆ جەنابیشت.